پێویستە ئەو هەڵانەی کورد لە عێراق کردی لە سووریای نوێ دووبارەی نەکاتەوە. کورد نابێت دوو جار هەمان هەڵە بکات. دانوستان شتێکە، جێبەجێکردنی شتێکی ترە. ژەنەراڵ مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات پشتیوانی لە یەکگرتووی و یەکپارچەی خاکی سووریا دەکات و پرۆژەی دابەشکردن کە هەڕەشە لە یەکڕێزی وڵات دەکات ڕەت دەکاتەوە. ئەگەرچی جەخت لە گرنگی سەقامگیری و بەردەوامی و توێژەکان دەکاتەوە، بەڵام مەزلوم عەبدی مەرجەکانی بۆ ئەم پشتیوانیە دیاری نەکردووە کە ڕێگا لە دابەشبوونی سووریا بگرێت. ماڵپەڕی میدل ئیست فۆرم لە راپۆرتێکی درێژدا ئاماژە بەوە دەکات کە لە سووریا کوردەکان یەک لە سەرسەی خاکی وڵاتەکەیان کۆنترۆل کردووە، لە کاتێکدا ڕوبەڕووی دەستدرێژی بەردەوامی تورکیا و پرۆکسیەکانی دەبێتەوە. ماڵپەڕەکە لە زاری دکتۆر لوقمان ڕاتپەی کە پسپۆڕی یاسا نێودەوڵەتیەکان و نووسەری کتێبی کورد و مافی چارەی خۆنووسین لە ڕوانگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نووسیویەتی. دوایەوەی ئەمریکا سەدام حسێن سەرۆکۆماری عێراقیان لەسەر کورسی 22 ساڵ فەرمانڕەوایی هێنایە خوارەوە، جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی سەرکردە کوردیەکان داوای ئۆتۆنۆمیان کرد لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیدا بۆ بە فەرمیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 کورد پێکیان هێنا بوو. لەگەڵەوەشدا حکوومەتی عێراق ڕێزی لە مادەی 140 دەستوری عێراقی ساڵی 2005 نەگرت کە پێش سیویەکی کانونی یەکەمی 2007 بڕیارنامەیەک بووە و ناوچانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراقەوە ناکۆکیان لەسەر بوو بە ناوچە جێناکۆکەکان ناسراون دەرکرا بوو. دوایەوەی کورد لە ئایلولی 2017دا ڕیفراندۆمی سربەخۆیی ئەنجامدا، حکوومەتی عێراق بەشێکی زۆری ناوچە جێناکۆکەکانی کۆنترۆل کردەوە. لە نێویاندا و ناوچانەی کە دەبوو بەغدا پابەند بێت پێیانەوە بۆ چارەسەرکردن لە ڕێگەی جێبەجێکردنی مادەی 140 دەستورەوە. پێگەکە لە زاری نووسەرەوە نووسیویەتی کورد نابێت دوو جار هەمان هەڵە بکات. دانوستان شتێکە، جێبەجێکردنی شتێکی ترە. دانوستانی مادەی 140 لەگەرچی لە دەستوردا جێگیرکراوە، بەڵام هەر تەنیا بەڵێنێکی دانوستانەکان بوو تا ئێستاش لە دوای ساڵی 2005ەوە هیچ هەنگاوێکی کردەیی بۆ چارەسەرکردنی هەڵ نەگیراوە. لە ساڵی 2018ەوە تورکیا بەشێک لە ناوچە کوردنشینەکانی سووریای داگیر کردووە و پاکتاوکردنی نەتەوەیی دەست پێ کردووە. ئەمە نابێت بنەمای دانوستانەکانی داهاتوو بێت، بەڵکو گەڕانەوەی کوردەکان بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان دەبێت، پێشمەرجێک بۆ دانوستانەکان بۆ دامەزراندنی سووریایەکی نوێ بێت. بۆ ئەوەی دەوڵەتەکانی وەک سووریا داوای پاراستنی یەکپارچەی خاک بکەن، پێویستە داوا بکرێت کە مافی هەموو گروپە نەتەوەییەکان لە سنوورەکانی خۆیانجا بپارێزن. دەستورێکی نوێی سووریا کە داڕشتنی دەتوانێت 3 ساڵ بخایەنێت، دەبێت دان بە داواکاری و مافەکانی کورد دابنێت و مافی چارەی خۆنووسینی کورد بپارێزێت. جگەلەوە دەبێت کورد بڕگەکانی سربەخۆیی خۆی تێدا جێگیر بکات. ئەگەر حکوومەتی داهاتووی سووریا دیسانەوە مافەکانی کورد پێشێل بکات یان بە دوای بە عەرەبکردنی زۆرە ملێدا بگەڕێت. لە سووریا کوردەکان یەک لە سەرسەی خاکی وڵاتەکەیان کۆنترۆل کردووە، لە کاتێکدا ڕوبەڕووی دەستدرێژی بەردەوامی تورکیا و کرێگرتەکانی دەبێتەوە. پێویستە لە پێگەی بەهێزەوە دانوستان بکەن، تەنانەت وەک چۆن تورکیا داوای داماڵینی چەک لە کورد دەکات و دژایەتی هەر جۆرە ئیدارەیەکی کوردی دەکات. ئەوکات سەرکردایەتی نوێی دیمەشق کە تورکیا پاڵپشتی دەکات تا ئێستاش لاوازە و هێزی سەربازی یەکگرتووی نییە. بە پێچەوانەوە هێزەکانی سووریای دیموکرات بە سەرکردایەتی کورد بە هێزترین و ڕێکخراوترین هێزن لە ئێستای سووریادا. کۆنترۆڵی و ناوچانەی دەوڵەمەندن بە نەوت لە سووریادا لەلایەن کوردەوە خاڵی هەرە بەهێزی کوردن بۆ دانوستان. لێرەشدا دەبێت کورد ئەزمموی خۆی لە عێراقدا لەبەرچاو بکرێت. کوردەکانی عێراق بەدەست لێبڕینی بوو جەودووە کەوتنی موچەوە دەناڵێنن. ئەمەش بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ بەردەوامی ناکۆکی لەگەڵ بەغدا لەسەر خاوەندارەتی و کۆنترۆڵکردنی سامانی نەوتی هەرێم. بۆیە بە سوود وەرگرتن لە موانەیە دانوستانکارانی کورد لە سووریا دەبێ ئەولەویەت بدەن بەو ڕێککەوتنانەی کە بەرژەوەندیە بورگەکانیان دەپارێزێت. دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد لە سەرەتای مانگی کانونی دووەمی 2024 ئەمریکا، ئیسرائیل و یەکێتی ئەوروپا بەردەوام پشتیوانیان لە کوردانی سووریا کردووە. بەڵام ئەم پشتگیریە گەرانتی نییە. گەڕانەوەی دۆناڵد ترامپ بۆ کۆشکی سپی ڕەنگە ڕێڕەوی دەستوەردانی ئەمریکا بگۆڕێت. پێویستە سەرکردەکانی کورد خۆیان بۆ ئەو جۆرە حاڵەتە لە ناکاوانە ئامادە بکەن. کورد باجێکی زۆری داوە بۆ بەدەستهێنانی ئۆتۆنۆمی و نیمچە سربەخۆییان لە ناوچەکانی ئێستای زێدی خۆیان. جا چ لە عێراق بێت کە لە ڕێگەی دەستێوەردانەکانی ئەمریکاوە بەدەستات بێت لە دژی سەدام حوسێن، یان لە سووریا
کە لە ماوەی شەڕی ناوخۆی وڵاتەکە بەدەستاتوە. قوربانیەکانی کورد لە سووریا بە جۆرێکە کە زیاتر لە 12,000 شەڕبانی کورد شەهید بوون و 15,000ش بریندار بوون. لێرەوە ئازارە مێژوویەکانی کورد دەبێ ئیرادا بۆ دەستەبەرکردنی چوارچێوەیەکی سیاسی هان بدات. سەرکردەکانی کورد دەرفەتێکیان بۆ ڕەخساوە ئایندەیەک دابڕێژن کە دامەزراندنی قەوارەی دووەمی دان پێدانراوی کوردی مسۆگەر بکات. نابێت ئەم چرکەساتە مێژوویە بە قبولکردنی چەند بەڵێنێکی درۆ لە دەست بدەن وەک چۆن هاونیشتمانە کوردەکانی عێراق ئەو هەڵەیەیان کرد.